تەفگەر شێرکۆ هاوسەرگیری کرد تەنها دوای 3 ڕۆژ لە دەستگیرانداری ئاهەنگی گواستنەوەشیان ئەنجامدا. هۆکاری ئەم پەلەپەلەیە چی بوو؟ ئایا تەفگەر و هاوسەرەکەی بە خۆشەویستی هاوسەرگیریان کرد یاخۆت ڕێکەوت بوو؟ ئایا دوای هاوسەرگیریکردنی تەفگەر لە کوردستان و کەناڵی NRT دەمێنێتەوە یاخۆت کوردستان و NRT جێ دەڵێتە؟ ئایا ئەوە ڕقنانە چی بوون لەو خاتونە دەگیرا لە کاتی هاوسەرگیریکردنی تەواوی ئاهەنگەکە و تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێرت بین نەچێ، وەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی توێ خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی. وەرەوە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توێ خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی. وەروەها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەی. تەفگەر شێرکۆ ئەو خاتونە شۆخ و شەنگەی چەند ڕۆژێک پێش ئێستا مارە بڕکرە و زۆر بە خێرایی تەنها دوای 3 ڕۆژ هاوسەرگیری کرد. ئەو خاتونەی کە پرۆگرامەکانی باز لە کێشەی خەڵک دەکاتن، بەڵام لە زۆربەی پرۆگرامەکانی زۆر بە شێوازێکی سیر وەڵامی ئەو کەسانە دەداتەوە کە پەیوەندی بە پرۆگرامەکەیەوە کردیا. تەفگەر شێرکۆ لە ئێستادا تەمەنی نزیکەی 30 ساڵە و خەڵکی شاری سلێمانیە. تەفگەر لە ئێستادا لە NRT TV و واروەها XYZ گرافیک و نالیا رادیۆ لەم شوێنانە دەست بەکارە و وەکاری ڕاگەیاندن دەکاتن. ئەو خاتونەیە لە ساڵی 2014ەوە لە کەناڵی NRT چەندین پرۆگرامی جیاواز و سەرنجڕاکێشی پێشکەش کردووە، بە تایبەتی ئەو پرۆگرامەی کە باس لە کێشەی خەڵک دەکاتن. زۆربەی کات ئەو کەسانە کە پەیوەندی بەو پرۆگرامی ئەو خاتونەوە دەکەن، بەڵام زۆربەی جار پێچەوانەی قسەی ئەو خاتونە دەکەن، بەڵام ئەو خاتونە بە شێوازێکی زۆر سیر وەڵامیان دەداتەوە. هەندێک خەڵک پێیان وایە ڕاست دەکاتن و کە بۆ شێوازە وەڵامیان دەداتەوە، بەڵام خەڵکانێکی زۆریش هەیە نابێت بۆ شێوازە توندەیە وەڵامی بینەرەکانی بداتن. لەم کۆتاییەتدا کێشەیەکی بچووکی بۆ دروست بوو، دەنگوێ ئەوەش هەبوو لەسەر ئەو قسانێ ئەو خاتونە لە پرۆگرامەکەیدا کردوێتی و لە پرۆگرامەکە دوور بخرێتەوە، وەلەو کۆتاییانەشدا ئەو خاتونە لە پرۆگرامە نابینین و دەنگوێ ئەوە هەبوو کەناڵی NRT جێ بێڵێتن و بەڵام ئەو دەنگۆیانە هەمووی پژڕاست کردەوە تاوەکو ئێستا کەش لەو کەناڵە بەردەوامە وەکو ڕاگەیان کارێک. چەند ڕۆژێک پێش ئێستا بینیمان ئەو خاتونەیە لەگەڵ گەنجێک هاوسەرگیری دەکاتن و ئۆمارێ بڕینەکەی تەنها 3 ڕۆژ دەبێتن. ئەماش بۆ جێگای سەرسوورمان چۆن ئاوا بە خێرایی بوونە دەستگیران و ئاواش بە خێرایی هاوسەرگیریان کرد. هۆکارەکەی ئەوە دەپرسن خەڵک چۆن یەکتریان ناسیوە. ئەو زانیارێنەی بە ئێمە گەیشتووە ئەو دوو کەسایەتە ماوەیەکی زۆر نابێتن و هاوسەرگیریەکەشیان ڕێکەوتە، بەڵام لەلایەکی تریشەوە هەواڵمان پێگەیشتووە خۆشەویستی یەکتر بوون بۆ ماوەیەک، بەڵام ئەوەی زیاتر سەرنجی ئێمەی ڕاکێشە ئەو دوو کەسایەتە لە ئێستادا هاوسەرگیریان کردووە، بەڵام سەرەتا کە وێنەی خۆی لەگەڵ ئەم گەنجە بڵاو کردەوە تەفگەر هەموو خەڵکی ڕخنەیان لە قژی زاوازێڕی نەگرت و وتیان قژی بۆچی ئاوە نەچۆتە سەر تاشخانە و قژی چاکە، بەڵام وەڵامی هەمویانی داوە لە ڕۆژی هاوسەرگیری زاوە قژی خۆی زۆر جوان شانە کرد و تەمەنیشی بچووکتر دەرکەوت لە وێنانەی کە لە ڕۆژی مارە بڕینەکەی لەگەڵ یەکتری وێنەیان بڵاو کردەوە. لەبەرەوەی خەڵکێکی زۆر باسییان لەوە دەکرێت هاوسەرەکەی زۆر لە خۆی گەورەترە، بەڵام شێوازی وێنەگرتنەکە و شێوازی قژداهێنانەکەی ڕوخساری زاوازێڕینێ ئاوا گەورە کرده بوو و دەنگوێکی زۆر هەیە دەربارەی ئەوەی دوایی تەفگەر شووی بۆ گەنجە کردووە کەناڵی NRT و کوردستان جێ دەڵێتن ڕوو لە دەروی کوردستان دەکا لەبەرەوەی زاوا جنسیەی وڵاتی بەریتانیا هەیە و زۆربەی کەس پێیان وایە ئەو خاتونەش لەگەڵی دەڕواتە ئەو وڵاتەیە، بەڵام جێهێشتنی کەناڵی NRT تاوەکو ئێستا دیانە لەبەرەوەی لەوێن دەرێکەش NRT دەتوانێت پرۆگرامەکانی خۆی پێشکەش بکاتنەوە خاتونێژ وەکو پێشکەشکارێک لەو وڵاتە دەست بەکار بێتن. لەبەرەوەی دڵنیا نین تاوەکو ئێستا کوردستان جێ دەڵێتن یاخود نا، بەڵام لە کۆتاییدا پیاو لە کوێ بژی ئافرەتیش
هەر لەگەڵی لەوێن دەردەژی. بەڵام شێوازی ئاهەنگەکەشی شێوازێکی زۆر سەیری بوو لەبەرەوەی زۆربەی گۆرانیەکان فارسی بوو وە سەما و تەقالیدی فارسی گەلێک زۆر تێدا بوو. جگە لەوەش گۆرانی عەرەبی و کوردیشی تێدا بوو و شای کوردیەکی زۆر جوانیشان دەکرد، بەڵام شێوازی دانس و ڕەقسی فارسیان زۆر زاڵ کردبوو لە ئاهەنگەکەی ئەو خاتونەیە. وەروها لەبەر نەبوونی کاتدا ئەو خاتونێ لە ڕۆژی هاوسەرگیریەکەی لە هەمان ڕۆژدا ڕۆژی خەنەبەندانیشی کرد و وە خەنەشی لە دەستی خۆی زاواژدا و بەسەر ئەو کەسانیان بەش کرد کە لەو ئاهەنگەیە بەشداری بوون. بۆ لە کۆتاییدا تەنها 3 ڕۆژ بۆ هۆکارێک کە بمارە ببڕێتن و هاوسەرگیری بکەن. ئایا ئەمە ڕێکەوتە یاخود قسمەت و نسیبی ئەو دوو کەسایەتیە کە لەو ماوەیە کورتەیە هاوسەرگیری بکەن و هەناهاتیان بە یەکتری هەبێتن کە ئاوا زوو ئەو بڕیارە پرسەی ژیان بدەن لەبەرەوەی هاوسەرگیری یەکێکە لەو پرۆسانەی ناتوانانی زوو بە خێرایی بڕیاری لەسەر بدەیت نەوەکو لە پاشە ڕۆژدا چەندین شتی نەرێنی هەبێتن. بەڵام پێویستە ئێمەش هەندێک بە شێوازی پۆزەتیڤی سەری بابەتەکان بکەین. زۆربەی کات هاوسەرگیریەکی ئاوا زۆر سەرکەوتووتر دەبێتن لەو هاوسەرگیریانەی چەندین ساڵ کوڕ و کچە یەکتریان خۆش دەوێتن و هیوای ژیانێکی خۆش بۆ خات و تاوگەر و هاوسەرەکەی دەخوازین. هیوادارین هەموو گەنجەکانمان بگەنە ئەو شتانەی کە لە ژیانیاندا هەیە و وەخەونی پێوە دەبینن. بەڵام ئەو زانیاریانەی بە ئێمە گەیشتووە ئەو خاتونە لە ماوەیەکی نزیکدا پرۆگرامێکی زۆر جیاواز لەو کەناڵە پێشکەش دەکاتن و دووبارە بەردەوام دەبێتن لە کار و چالاکیەکانی ڕۆژانەیدا. بەڵام ئەو شتێک کە سەرنجی ئێمەی زۆر ڕاکێشە لە ئاهەنگی ئەو خاتونەیە زیاتر ئەو کەسانەی بەشداریان کردبوو جلی کوردیان کەمتر لەبەردا بوو لەگەڵ ئەوەی ئەو خاتونەی کە جلی مۆدە و واتە بەدلیان لەبەردا بوو. وا دیارە ئاهەنگەکەی تاوگەر شێواز و ستایلێکی زۆر جیاوازی هەبوو. ئایا پێتان وایە لە مۆدە ئەو زۆرە ستایلە لە ناو کوردیش باو دەبێتن و هەمان شێوازی تاوگەرخان بەردەوام دەبێتن؟ ئایا ئەو خاتونەت پێشکەشکارێکی سەرکەوتووە و بە سەرکەوتووی دەزانی پێویستە بەردەوام بێت لەسەر ئەو پرۆگرامانەی کە دەیکرد یاخۆت پرۆگرامەکان نەکاتن. هیوای ژیانێکی خۆش دووبارە بۆ ئەو خاتونە دەخوازی. زۆر سپاس بۆ سەرکردنەوەی ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێکی تری بە ناوبانگی کوردستان یاخۆ لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن. واروها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگ گۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی تۆی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی. واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت. ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا.